دێربی پیرمامە و پێشمەرگەی هەولێری زەردپۆش میوانداری ئاڕەڕاتی درێژ سپی کردووە لە هەفتەی حوتەمی خولی نایابی کوردستان. یاریەکە بەم لێدانی هەڤاڵ محەممەد دەستی پێکرد، نەزیر حەمیدیش بە هەمان شێوە وەڵامی دایەوە. فەرهەنگوریا لێدانێکی لە دەرەوەی ناوچەی سزە ئاراستی گۆڵی ئاڕات کرد و گۆشەی نەوەتی گرت و بۆ گۆڵیەکەمی پێشمەرگەی هەولێر لە خولەکی هەشت. ئاڕات هەوڵی گۆڵی یەکسانی دەدا، بەڵام هێڵی بەرگری پێشمەرگە پتە و دەردەکەوت. لە بەرامبەردا هێشالگەڕاوەکانی پێشمەرگە مەترسی خستە بۆ سەر گۆڵیانی میوان. نیوەی دووەم ئاڕات زۆر جیاواز دەرکەوت و باڵا دەستی یاریگا بوو. لا خولەکی 51 ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئاڕات ئەژمار کرد و دلۆڤان شین و ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. لا خولەکی 59 فەرهەنگوریا خەریک بوو پێشمەرگە پێش بخات، بەڵام ستوم بۆ بەربەست. لە هێشەڵگەڕاوەکەشی شەوکەت محەممەد ئاڕاتی کردە خاوەنی گۆڵی دوم و پێشکەوتن. پێشمەرگە هەولێر لا دوو دەرفەت نزیک بوو یاریەکە بگەڕێنێتەوە خاڵی دەستپێک، بەڵام بەرگری و گۆڵپارێزی ئاڕات ڕێگەیان نەدا و یاریەکە بە سوودی ئاڕات بە کۆتا هات. ئێمە زۆر باش یاریمان کرد و توانیمان گۆڵ بکەین، توانیمە فرسە زۆر دروست بکەین، بەڵام لە فرسەکان لە توانە برێن لە هەندێک فرسەدا موفەق نەبووین کە ئاریزە بۆ بەربەست و مەقسەد گۆڵچی بۆ بەربەست دەیمان، ئەوانیش بە دەتوانن برێن بە ئەغڵاتی فەریقی وەکو فەریق دووسێ ئەغڵاتمان کرد بۆ گۆڵ لە سەرمان و گۆڵی دووەم میوانی ژێمە کە وەختی ئاوەرمان لە 6مان داوگەڕاوە بۆ هەجمە لە سەرمان بۆ گۆڵی دووەم میوان. بەڵام ئێمە وەکو پێشمەرگە ئێمە تیبەکی گەورەین، ئێمە تەسلیم نابین، ئێمە دەتوانین شەڕ بکەین لەسەر نازناوەکە. تۆپانێشە تۆڕان و برنەوە هەیە، ئەوڕۆ دۆڕان دەتوانین سیارکە لە سێک بیبینەوە و شەڕیش دەکەین لەسەر نازناوەکە ئیشاڵڵا. بەڕاستی گەمە لەگە پێشمەرگەی زەحمەتە برنەوە لە مەلعبی خۆی برێنەرێ پێشمەرگەی هەولێر فەریقێکی زۆر باشە بە پاساتە ئیمکانێتێکی باشەیە لە لاعیبی لە مندەڕیبی لە هەموو شتی. ئێمە توانیمان شکستمانینە و عفتەکەیدی توانیمە ئیش لەسەر غەڵاتەکانی خۆمان بکەین بتوانین سەرکەوتین و عفتەی بەزبینی. مە بیدایەتی گەمەش تەقینە دوو لاعیبی سەرەکیشمان موسا بوو، ئەلحەمدولیلا توانیمان فەراغی و لاعیبانە بە یەدەکان پڕکەینەوە. بەم ئەنجامە ئاڕات گەڕایەوە ڕێچکەی سەرکەوتن و بەدە خاڵ هەڵکشایەخانی هەشتم. پێشمەرگەی هەولێریش بەم شکستەی بە کۆکردنەوە 11 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەم. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.